45 ساڵ لەمەوبەر و لە ڕۆژی 24 نیسانی 1974 ڕژێمی بەعز لە ڕێگەی بۆمبی ناپاڵمی قەدەغە کراوەوە، بۆردومانی شاری قەڵاتزەی کرد و زۆرینەی شارەکەی لەگەڵ زەویدا تەخت کرد کە بەهۆی ئەو بۆردومانەوە 163 هاوڵاتی شارەکە شەهید بوون. هەر لەو ڕۆژەدا چەند خوێنکارێکی زانکۆی سلێمانی شەهید و بریندار بوون کە ئەو کات زانکۆکار لە قەڵاتزێ بوو. ئەو ڕۆژەش وەک ڕۆژی شەهیدی زانکۆ ناسێنراوە لە هەرێمی کوردستان. داگیرکاری و ڕقی ڕژێمی بەعز بەرامبەر بە هاوڵاتیانی کورد گەیشتە ئەو ڕادەیەی کە بە 4 فڕۆکەی جۆری سیخۆ بە بۆمبی قەدەغەکراوی نێودەوڵەتی ناپاڵم شارەکەی بەردومان کرد کە بەهۆیەوە بەشێکی شارەکەی تەختی زەوی کرد و ژمارەیەکی زۆر لە شەهید و برینداری لێکەوتەوە کە زۆرینەیان خوێندکاری زانکۆی سلێمانی بوون. لە 24 نیسانی 1982دا یادی بۆردومانی قەڵاتزێ کرایەوە کە دواتر یادەکە بوو بە ڕاپەڕینی هاوڵاتیان دژ بە ڕژێمی بەعز، بەڵام ئەو ڕژێمە داگیرکەرە ڕاپەڕینەکەی سەرکوت کرد و ژمارەیەک هاوڵاتی قەزاکەی شەهید و بریندار کرد. توانە عومەر، کورسات نیوز، قەڵاتزێ.